ئەو مامۆستایانی کە ئێستا هاتوون ئەیانەوێت لە هەولێر ئەم شێوە بنێنەوە وا پێویستە کات بچنەوە بەغا چونکە مافی ئەوان لە بەغدایە نەک لە هەولێر کێشەکە لە بەغدایە بەغدا موچەکە نانێرێن نەک هەرێم ئەو پلانەی دوێنەویستیان ئەنجامی بن وەکو پلانەکانی تریان شکستی هێنا نەیانتوانێت کە ئارامی هەرێمی کوردستان و شاری هەولێر تێک بن ناتوانن هیچ کاتێک ئارامی هەرێمی کوردستان تێک بن کۆمەڵێک کە سوولایەن کە دوێنەویستیان بچنە هەولێر ویستیان ناوی مامۆستا ناشرینکەن بەڵام ئەوەی کە ئەوان کردیان ئەوە ناگەیەنە کە ناوی مامۆستا ناشرین بێت هەڵبەت ئێمە وەکو مامۆستایانی کەرکووک بەشێکمان کە سەر بە گرێبەستی هەرێمی کوردستانین ئەمە ڕەتەکەینەوە چونکە ئێمە هەموو شارەکانیەکی ناکرێت ئەم پشێویە بنینەوە لە شارەکانە هەولێریش بەشێکە لە کوردستان یعنی ناکرێت مامۆستا بم شێوازە تەعامل بکات یان بە شێوەیەکی ناشرین بیانەوێ ناوی مامۆستا ناشرین بکەن